قسە لەسەر کارێکی شانۆیەکەین کە مۆنۆدرامای وەک قەقنەست دەسووتێم کە لە 25 مانگ بۆ 30 مانگ نمایش کرا و بەشداری لە چەند فستیڤالێکدا کردووە و لە ئێستاشدا بەشداری لە فستیڤالی شانۆی ترابلوس کردووە و یەکێکیش لە شانۆکارەکان یاخود یەکێک لە ئەکتەرەکانی ناو ئەم مۆنۆدرامایە کە ئەویش هەوار فارسە خەڵاتی باشترین ئاکتەری ناو فستیڤالەکەی پێبەخشراوە. قسە باسی زیاترەکەم لەسەر شانۆیەکە و ناوەڕۆکی شانۆیەکە و چۆنێتی بەشداریکردنیشان لەو فستیڤاڵە بە ئامادەبوونی زۆر بەڕێز نەژاد نەجم دەرهێنەری شانۆیەکە بەخێر هاتی بەخێربێی سەرچاومان. باسم کرد لە 25 بۆ 30 مانگ نمایشەکەتان لێرە لە کوردستان نمایش کراوە و دواتر بەشداری فستیڤاڵتان پێ کردووە؟ ئەم نمایشە ماوەی وە ئەمە 12مین نمایشمانە بۆ 2 ساڵە چێ بەردەوامی لەسەری 12مین نمایش بۆ هەمان شانۆی یان بەڵێ 12 نمایش. تەوانن یەکەم نمایشمان لە تونس بوو لە فستیڤاڵی نێودەوڵەتی قەرتاج بۆ مۆنۆدرامە، سێ خەڵاتی برد لەوێ. دواتر بەشداری فستیڤاڵی بەغدای کرد، 2 خەڵاتی برد. لە قاهرە خەڵاتێکی برد، لە شارەکانی کەرکووک و هەولێر و سلێمانی و چەمچەماڵ و کەلار نمایش کرا. کۆتا نمایشمان 25 بۆ 30 مانگ لە وڵاتی لوبنان لە فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی تەرابلوس کە یەکەم خولێتی بەشداریمان کرد بە بەشداری 8 وڵات کە هەریەک لە ئیتالیا و مەکسیک و سەڵتەنەی ئەمان و تونس و لوبنان و عێراق و ئێمەش وەکو کوردستان بەشدار بووین. ئەم مۆنۆدرامایە کە نووسینی مامۆستا گەزیزە عومەرە، سینۆگرافیا و دەرهێنانی کاری خۆم و نواندنی هەوار فارسە کاری مۆسیقا مامۆستا سیروان عومەر کاری بۆی کرد. زیاتر لە 2 ساڵە ئێمە لەم کارە بەردەوامی. زۆر باشە. چیرۆکەکە باز لە چیەکە؟ چیرۆکەکە تەوان مامۆستا گەزیزە باس لەو ئافرەتانەکە کە تەمەنێکیان لەسەر تەختەی شانۆ بردوۆتە سەر هەموو ژیانیان لەسەر تەختەی شانۆ بردووە سەر. تەوان ئەمە بیرۆکە هەرچەنە مامۆستا گەزیزە دواتر وتی من بەگشتی باسەکەم، بەڵام لە مامۆستا بەدیعەتدار تاشەوە تۆ کە هەموو تەمەنی بەخشیەوە بە هونەر و شانۆ، بەڵام گۆڕانکاریی گەورەم کرد وەکو کاری سینۆگرافیا و دەرهێنان و بیرۆکەکەش بامانشەوە. من کردومەوە گشتی تەنها باس لە معاناتی ئافرەت ناکات، باس تەنانەت ئێمە پیاومان هەیە هەموو تەمەنی لەسەر تەختەی شانۆ بردوۆتە سەر. دواتر شێواز و ستایلی ئێمە وەکو گروپ شانۆی هەوار جیاوازە، ئێمە کار لەسەر حیوار ناکەین و تا بەس دیالۆگ. کاری ئێمە ئیشکردن لەسەر شانۆی وێنە واتە لە ڕێی تابلۆوە چۆن بتوانین حیوارەکان بگۆڕین بە تابلۆ و بیگەینین بە بینەر. زیاتر لە 2 ساڵە ئێمە لەم کارە بەردەوامین بە بەردەوام پرۆڤەکردن و نمایش. 12مین نمایشمانە. ئەم ساڵ کە کۆتا نمایشمان خەڵاتی باشترین ئەکتەر بۆ هەوار فارس بوو لە نێو 8 وڵات. زۆر باشە. باست لەوە کرد لە سەرەتای قسەکانتە کە خەڵاتی زۆر بەدەستهێناوە لە زۆرێک لە شارەکان و لە فستیڤاڵەکان کە بەشداری کردووە، زۆرترین خەڵات یاخود هەر نەبێ خەڵاتێکی بەدەستهێناوە. هۆکارەکەی ئەوەیە کە تۆ وەک دەرهێنەرێک کارتیا کردووە یاخود ئەگەڕێتەوە بۆی کە دەقەکەشی هەم دەقێکی سەرنجڕاکێشە؟ خۆی دەقەکەت ینی لێنە ئەوە ئەبێ معلوم بێ دەقێکی سەرنجڕاکێشە، بەڵام تەوان ئەم دەقە پێشووتر چەنەها دەرهێنەر ئیشی لەسەر کردەوە لە ناو لە دەرەوە، بەڵام ئەوەی جێی تێڕامانە و قسەکردنە ئێمە لەمایم 2 ساڵە زۆرترین دەنگدانەوەی هەبووە بە حکومیەوەی کە تەنها بۆ ئەم فستیڤاڵە زۆرترین ڕۆژنامەی عەرەبی قسەی لەسەر کردو نووسێتی. یەکێک لەو تازەترین ئەوتانی کە یەکێکە لە هونەرمەندە گەورەکانی لوبنان ئەڵێ کاتێ من ئەم نمایشەم بینی و ئەم ئەکتەرەم بینی و ئەم دەقەم بەرچاوکەوت لە ڕێی دەرهێنان و سینۆگرافیا و کاری نواندنەوە هەستەکەم ئەم ئەکتەرە
تەختەی شانۆ سەماکە لەگەڵی ینی کۆمەڵی وشە هەیە لەسەر ئەم نمایشە وتراوە کە شانۆکاری کوردیش نەیوتووە ینی گرنگی ئەم نمایشە ئەوەی کە قسەی لەسەرەکە عەرەبن لەگەڵەوەی کە لە لوغەکە تێناگەن ئەمە گرنگە کاتێک تۆ نمایشێکە بینی ئەگەر دەیان وشەی لەسەر بوترێ بە کوردی وەکەوە نییە کەسێکی وەکو نەسیر شەممە کە گەورەترین مۆسیقاری عەرەبیە ئێستا و نوێنەری یونیسێفە دوو جار لەسەر ئەم نمایشە قسەی کردووە لەناو هۆڵەکە ئەنی ئەوەی کە ئێمە بە ڤیدۆ هەمانە چۆن قسە لەسەر ئەم نمایشەکە لە ڕووی تەکنیکی دەرهێنان و سینۆگرافیا و نواندن و مۆسیقاوە بۆیە ئێمە وەکو خۆمان با مجاملەی خۆمان نەکەین بەڵام هەمووی بە دۆکۆمنت و ئەرشیفەیە شانۆکاران و هونەرمەندانی عەرەبی و ڕۆژنامە و مجەلە و سایتەکانی عەرەبی چۆن لەسەر ئەم نمایشە قساکەن چۆن ئەدوێن دەیان هونەرمەندی گەورەی عەرەبی قسەی لەسەری کردو دەیان هونەرمەندی غەیرە عەرەبی وەکو ئیتاڵی و مەکسیکی هەر لەم فستیڤاڵە زۆر بە باشی قسەیان کردو خەڵاتەکانیش هەوێنی ئەو سەرکەوتنە ئەوەی کە ئەم نمایشە جیاکاتەوە لەو نمایشانەی کە پێشتر بۆ هەمان دەق کراوە کاری تیا کراوە چییە؟ گۆڕینی حیوارە بۆ جوڵە گۆڕینی حیوارە بۆ ئەحساس گۆڕینی حیوارە بۆ تابلۆ کاتە حیوارەکان لابراون لا نەبراون بەڵام بە وتن نەوتراوە کراوەتە تابلۆیەک کە بینەر ئەوەی کە نووسەر ویستێتی لە ڕێ حیوارێکەوە بیگەێنێ ئەگەر من هەر وەکو ئەو دقەی کە مامۆستا گەزیزە نووسێتی ڕاستەوخۆ بمبردایەتە ئەو وڵاتانە هیچ تەئسیرێکی نابوو چونکە ئەوان دەیان لێدوان هەیە ئەڵێ ئەگەر حیوارشی نەوتایە بە کوردی هەرچەند ئێمە ینی لە هەموو ئەو نمایشە 12 نمایشە لە مصر و تونس و بەغدا و لوبنان نمایشمان کرد هەر بە کوردی وتیان ینی ئەگەر حیوارەکەیش نەوتای ئێمە لە ڕێی هەست و لە ڕێی تابلۆ ئێمە گەیشتووە لە 1990 یعنی نمایشێک بگاتە بینەرێک کە غەیری زمانی خۆت بێ لە 1990 ئەمە تۆ توانیوتە لە ڕێی بیرۆکە و دەرهێنان و سینۆگرافیا و نواندن و ئەحساسی ئەکتەرەوە 100% گەیاندوتە بۆیە ئەوان هیچ کێشەیەکیان نەبوو لە هیچ وڵاتێکیش سەبتایتڵمان بۆی نەکردەوە بیکەینە عەرەبی هەر تەنها لە ڕێی ئەحساس و جەستە و تابلۆی ئەکتەرەوە نواندنی ئەکتەرەوە گەیشتووە تەنها بە بینەرێکی ئاساییە تۆ لژنەیەک هەیە لژنەیەکی 5 کەسی جگەلەوەی لژنەی بینینەیە لژنەی دادوەری هەیە ئەمە جێی خۆشحاڵەیە توانیمانە ئەم بیرۆکەی کە بیرۆکەیەکی کوردیە بتوانین لە ڕێی ئەحساس و تابلۆی و لە ڕێی ئەدای ئەکتەرەوە جەستەی ئەکتەرەوە بیگەین بەو بینەری کە بینەری کوردی نین زۆر باشە جگەلەوەی کە زۆرێک لە دیالۆژەکان گۆڕدراون بۆ وێنە ناوەڕۆکی با بڵێن دەقەکە هیچ گۆڕانکاریەکی بەسەر هاتووە یەکێک لەو حاڵانی کە من خۆمەکو شێواز ستایلی خۆمیشی لەسەرەکەم هەمیشە لەگەڵ نووسەرا قساکەم بە گۆڕینی ئەوەی کە خۆمەمەوێ هەنێک دیالۆگمانە بوو لەگەڵ مامۆستا گەزیزە کە ئەوایە زۆر دەستکاری نەکرایە بەڵام لەگەڵ بۆی ئەو پرسیارم کرد لەبەرەوەی کە مامۆستا گەزیزە بۆ خۆی خانمێکە ئافرەتێکە ڕەنگە بە نەفەسێکی ژنانەوە بێگومان دەقەکەی نووسیوە من گشتیم کردو ئیشەکە پێی ناخۆش نەبوو وەڵای هەندێک ملاحەزەی هەبوو هەندێک گفتوگۆمانە بوو تەنانەت لە کۆتا نمایشمان کە لە شاری سلێمانی جەلسەیەکی نقاشی کرا بۆ نمونە لەسەر یەکێک لەو دیێڕانەی کە وتی من یەک هەفتە گریان بەسەر ئەم دیالۆکە وتم مامۆستا منیش ئەم دیالۆکی تۆم کردە یەک تابلۆیەک کە هەموو بینەری عەرەبی و عێراقی و کوردی وا بکەن لە مەبەستەکەی تۆ بگەن بۆیە گۆڕینی دیالۆگ بۆ جەستە و بۆ تابلۆیەک ئەمە یعنی قورسە بەڵام خۆشبەختانە لەم نمایشە کە نمایشەکە ئەکتەرێک بتوانێت زیاتر لە 40 دقە ڕۆڵ ببینی بێ ئەوەی کەمترین حیواری هەبێ هەرچەنە حیوارەکانی تێدان بەڵام گرفتەکە لەوەیە
چۆن ئەتوانی لەگەڵ مامەڵە بکەی لەگەڵ بینەرێکە کە لە زمانەکەت ناگە دواترش دەرەچێت لە نمایشەکاڵە من گەیشتم کە مناقەشەی ڕۆژانەمانە بوو لەو فستیڤالانە لە هەر چواری کە فستیڤاڵی بەغدا و تونس و قاهیرە و لوبناان بوو زۆر بەباشی هەستیان بە معاناتی ئەو ئەکتەرە ژنا کرد زۆر جارانەت ئێمەش هەمانە بەو جۆرە یعنی لە معاناتەکە گەیشتون ئەوش پەیامە ئەوە پەیامەکەیە کە مامۆستا گەزیزە و من و هەموو نەرمەندان ئەیانوێ بیگەێنی زۆر باشە چۆن پێش ئەوەی کە با بڵێن قۆناغی پرۆڤە ئەمەوێ باس بکەن چۆن خۆتان ئامادە کرد ئێوە پێم وابێ ماوەیەک بەر لە ئێستا وەرکشۆپێکتان هەبوو بۆ ئەوەی کە چۆن ئەکتەر ئامادە بکەن یاخود ئەکتەری بە ئاگا بەڵێ پێم وابێ باشم بیرە تا چەندێک باڵێن ئەو وەرکشۆپە ڕنگدانەوەی هەبووە لەسەر ئەم کارەتان لای ئێمە ئەکتەر جیاوازترە لای گروپێکی کە لە کوردستان یاخود لێرەکە ئیشەکرێ زۆر جار گرنگی دەرهێنەر بۆ حیوارە ئیشکردنە لەسەر چۆنێتی ئەداکردن ئێمە گۆڕینە بۆ جەستە و ئەحساس کاتە ئەمە ئەکتەرێکی زۆر ئامادەی ئەوێ بە تایبەتی لە ڕووی جەستەوە کە ئەبێ پراکتیکێکی زۆری کردبێت تەمرینی ڕۆژانە بە بەردەوامبوونی ئەو وەرکشۆپانە کە ئێمە نەک لە ناوەی کوردستان من لە هەر فستیڤالێک بەم فستیڤاڵی کۆتاییشەوە کە وەرکشۆپێکم هەبوو بۆ 25 شانۆکاری لوبنانی و سەڵتەنەی عەمان و جەزایر کە بەشدار بوون من خۆم بردمەڕێەوە دیسانەوە لەسەر ئەکتەری بە ئاگا بوو لەسەر ئرتیجال بوو بۆیە بە بەردەوامبوونی ئەو وەرکشۆپانە وا لێکە ئەکتەرەکە بە ئاگا بێ وا لێکە ئەو ئەحساسی کە من ئەمەیە و ئیشی لەسەرەکەم ئیشکردن لەسەر ئەحساس و دروستکردنی تابلۆ زۆر جیاوازترە لەو ئەکتەرانی کە تەمەنەوانی شێواز و ستایلی خۆیانێ دەرهێنەرەکان چۆن ئەکتەر ئامادەکەن لای منی شێواز و ستایلم خۆمەیە بۆ دروستکردنی ئەکتەر کاتی ئامادەکردن و پرۆڤە لای ئێمە جیاوازترە ڕۆژانە پێشەوەی دەستکەینە پرۆڤە ئێمە زیاتر لە 25 دقیقیان 30 دقیقە بەس ئیش لەسەر جەستاکەین پێشەوەی بچێتە ناو ڕۆڵەکەیەوە ئەمە دواتر ئیش لەسەر دەنگەکەین دواتر ئیش لەسەر ئەحساسەکەین ئەم سێ خاڵە زۆر گرنگە لە ئێمە بە بەردەوامی لە هەموو پرۆڤەیەەکە لە هەموو ڕۆژێکە ئێمە زیاتر لە 45 دقیقە بۆ ساعتێ ئیشی لەسەر زۆر باشە ئەو میتۆد و ئەو قوتابخانانی کە ئێوە پشتی پێبەستن هەم لە کاتی پرۆڤە و هەم لە کاتی نمایشیش من بخۆم نایشارمەوە ساڵانی سەرەتای دەستپێکردنم کە منەوە 17 ساڵە ئیش لەسەر ئەم ڕێوازاکەم شانوی وێنەیە مامۆسای زۆر بە ڕێزم کە خۆیشی دانی بەوە ناوە کە من یەکێکم لەو جێ خۆشحاڵەوە قوتابیانی کە یەکەم کەسم کارم لەسەر میتۆدەکەی ئەو کردووە لەسەر ستایلەکەی ئەو کردە دکتۆر سلاح القەسەب کە یەکێکە لە شانۆکارە گەورەکانی عێراق بەڵام ئێستا بۆ خۆم چوومەتە ئەو جۆرەی کە خۆم ئەمەوێ واتە دێتە سەر نمایشێک من ئەڵە فەرقمان زۆرە لە نمایشەکە بەڵام من لەسەر بڵین ئەوانی کە ئەو دراسەتی کردووە پێشووتر چکە و لە ساڵانی هەفتاکان و هەشتاکان و تەنانەت نەوەتیش بە ئێستایشەوە کتێب و دراساتیە بەڵام لە ڕووی پراکتیکەوە لە ڕووی عملیەوە جیاوازی خۆت شێوازێکی تایبەت ماڵ بژاردووە بە تایبەت من ئەگەڕێم بە دوای دەقە خۆماڵەکانە ئیشی لەسەرەکەم بەڵام ئەو بەعکسەوە ینی بە پێچوانی منەوە سەرکە ئیش لەسەر شاکارەکانی شکسپیر کردووە مۆلێر کردووە دەیان دەقی زۆر جیهانی کاری لەسەر کردووە من هاتووم لە ڕێی خۆماڵی بوونەوە دەقەکان ئەێنم ئەیکەم ئەو دەقی کە ئێستا ئەو دەقی مامۆستا گەزیزە لە 12 شوێنی زۆر جیاواز یعنی ئێستاش چاپی تازەی بڵاو بووە بەڵام ئەم شێوازە قورسایی ئەوەی هەیە ئەکتەرمانووەکە چکە ئەحساسی ئەکتەر دێنێتە دەرەوە ئەو ئەحساست پێپشانەدا کە شانۆکارێکی گەورە لە لوبنان وتی من 40 ساڵە لەسەر ستەیجم قەت ئەحساسم نەگەیشتوێتە ئەو ئەحساسی کە ئەم ئەکتەرە بۆ 12-13 ساڵە کارەکە ئەحساست پێمان پیشاندا ئەو ڕۆحی کە لە شانۆ هەیە بە زوندوێتی پێمان پیشاندا ئەمانە کارکردنی بەردەوام و تاقیکردنەوەی بەردەوامیەوێ
باشە بۆچی کار لەسەر با بڵێن دەقە گەورەکان یاخود دەقە بەناوبانگەکان ناکەیت و دەقی خۆماڵیت پێ باشترە لەبەرەوەی کە با بڵێن ئاسانترە بۆ ئەوی کە بیکەی بوێنە یاخود ئەوە بەمەبەست خۆت ئیش لەسەر با بڵێن دەقی خۆماڵیەکەیت. کارم لەسەر دەقی جیهانی کردەوە کورسەکانی یونسکۆم هەر پێش ئەمە پرۆژەی پێشومام و 4 ساڵ من کارم لەسەری کرد و 18 جار نمایشمان کرد بامان شێوە لە وڵاتی ئوردن لە عێراق لە ئێران لە فستیڤاڵی نێودەوڵەتی فەجر بەڵام بۆ خۆماڵەکان هەڵەبژێرم زۆر جار شانۆکاری ئێماڵێ ڕاستە من لە 100% لەگەڵەوەم ئێمە دەقنووسمان نییە کە من ئەو قەڵەمانی کە شانۆ ئەنووسن ئەوانی کە شانۆ ئەنووسن خۆیان شانۆکارن بەڵام دەقمانیە وەکو عێراق سەتەها نووسەری گەورەیان هەیە بەڵام هەستەکەم ئەو ڕۆحی کە لە تەقس و لە احتیفالیە کوردیەکان هەن من ئەی بەمە وڵاتێک کە ئەوان نەیان بینیوە من مۆسیقای کوردی بەکارهێنم لە نمایشێکی وە تەنانەت مۆسیقاکانش دروستکراوی تازەن بەڵام بە مۆرکێکی کوردیانە کە ئەوان بەرگویان نەکەوتووە جلوبەرگی کوردیە بەمە سەر ستیج بەو جۆری کە ئەمەوێ یاخود بە هاوکاری دەیان شتی تازە بۆن و لای مەولانە لەم نمایشە دوو ڕەقسی مەولانی تیا بۆ سەمای مەولانی تیا بۆ جلوبەرگ لای مەولانە شعر لای مەولانە دەیان شعری کوردی کارم لەسەری کردووە وەکو لای مەحوی لای نالی هێناومەتە ناو دەقەکەوە واتە بە خۆماڵیکردن و دواتر ئەوەی کە من بڕوان پێێتی وەکو دەرهێنەر چۆن کاری لەسەر کەم و ببێتە دەقێک و شاکارێک زیاتر بە ئەمە ببێتە ئینێک زیاتر وازام لە 67 سایتی کوردی و عەرەبی و عێراقی و لوبنانی و عەرەبی تەنها لەسەر ئەم نمایشەی کۆتاییمان نووسێتی. زۆر باشە ئەگەر ئەم نمایشە کە نمایشێکی کوردیە و بەرهەمی دەرهێنەرێکی کوردە بەراوردی بکەیت بەو نمایشانەی کە تۆ لەو فستیڤاڵانەیە بینیوتە چ لە ڕووی تەکنیک و چ لە ڕووی دەرهێنان و چ لە ڕووی ئامادەبوونی ئەکتەریشەوە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ باڵێن نمایشەکانی ئەوان و بەگشتیش شانۆ لە لای ئەوان چۆن بەرەو پێشچوو و لە لای ئێمە ئەنی ئەو جیاوازیم ئەوێ لای ئەوان چکە دنیایەکی جیاوازە بۆ لە کوردستان و عێراق ئێمە لە ڕووی تەکنیکی ئەکتەر و تەکنیکی کۆی شانۆ زۆر دواکەوتوین چکە ئەوان ئەتیما زۆرەکەنە سەر لە ڕووی لایتەوە ڕووناچی تەکنیک لەسەر دنیابینینی خۆیان لە سەر جەستەی ئەکتەر بۆن لەسەر سەما لەسەر تەکنیکی ئەکتەر بەڵام لای ئێمە چکە ئەکتەری ئێمە هەمیشە ئێمە وەکو شانۆکاران قسە لەسەر واکەین ئەکتەری ئێمە تەمرینی نییە ئەنی سەیکە ئەم قسەیە زۆر جا من لەگەڵ هاوڕەکانمان قسە تەنها ئەکتەر و شانۆکاری کوردە تەمرین ناکە ئەوەی کە مەلەوانەکە ڕۆژانە ئەبێ بڕات تەمرین بکە ئەوی پاسکیل سواریەکە ئەڕوا پاسی سووار حتا تەنانەت ئەوانی کە لە چایخانەکانن دۆمیناکەن ڕۆژانە بە بەردەوامی دۆمیناکەن بۆی ئاستی خۆی بەرەوە پێش بەرێ تەنها شانۆکاری کووردە تەمرینی نییە ینی بە چەند کەسێک نەبێت لە کوردستانە خۆی پێ ئەگەێنێ وەکو شخصی خۆی ئێمە فێرگەیەکمان نییە لەم کوردستانە ئەکتەر پێ بگەێنێ کۆمەڵە پەیمانگامان هەیە بەداخەوە ئاسی پەیمانگاکان زۆر بەرەو دواوە چون ئەوەی نەبێ ئێستا جێی دڵخۆشیە پەیمانگای سلێمانی بە حکمی کۆمەڵە شانۆکاری گەنجەوە بەرەو پێشچوونێک هەیە بەڵام پەیمانگاکان زۆر چوونەتە دواوە بۆیە ئەکتەری کورد هەمیشە لە ڕووی تەکنیک و جەستەوە هەمیشە بەرەو دواوەچ چکە تەمرینی نییە ڕۆژانە خۆی پێناگەین شانۆ نەبووتە با بڵێن نەبووتە پیشە نەبووتە ئەوەی کە حەزێکی دایمیمانەیە یعنی هەمیشە وەکو چۆن بڵێ کارمەندێک لە ئیشەکەی تەواوە بێ ئەڵێ بۆ خۆشی خۆم چۆن ئەچێت وەرزشێکە کات ئەوانی کە شانۆکارن لە دوای ئیشە سەرەکیەکانە بەڵێ دوای مۆز ئەوەی کە نییە کە ئیشەکەی تەواو بێ ئیتر ئەڵێ بە ئەو کاتی کە هەمە بیبەمە زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ بە هیوایی کاری باشتر سپاس ئەگەر مەزانم بیتێ من کۆمەڵە سپۆنسەرم هەبوو لەم کارە لە سەرەتای ئەوەی کە چوینە
وڵاتی لوبناان بۆ منە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکان بەڕێز فریالخان هەموو سپۆنسەری کارەکەی بۆ دابین کردی بەڕێز کاک ڕەوەندی مەلا مەحموود بەرپرسی ماڵبەندی کەرکووک کاک ڕزگاری ئیداری گشتی کۆمەڵە کەس هەمیشە لە پاڵام ئەم گروپەوەن دوور و نزیک کاک ڕێبین محەممەد ئەنی ئەمانە واکەن ئێمە بگەین ئەو وڵاتانە بە سپۆنسەرکردنی کارەکانمان گروپ شانووی هەوار کە کۆمەڵە کەس لەم گروپە وکو پسپۆڕایەتی کارەکەن سوپاسیانەکەم کامیشە پشتیوانن بۆ من وەکو دەرهێنەر و منیش بۆەوە سوپاس بۆ تۆش کە لەگەڵ ئێمە بووی زۆر بەڕێز نەژاد نەجم دەرهێنەر جارێکی تر بەخێر هاتی سپاس بۆ تۆ.